شوێنی فرەدانی پاشماوە پزیشکەکانە. لە سۆرەغی NRT بۆ پاشماوە پزیشکە بەکارهاتووەکان بۆ چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا بۆمان دەرکەوت بە شێوەیەکی گشتی پاشماوە فرەدراوەکان دەسووتێندرێن یان دەخرێنە ژێرخاک، هەندێک جاریش بە شێوەی هەڕەمەکی فرێدەدرێت. ژینگە پارێزان باس لەوە دەکەن سوتاندنی بەشێکی زۆر لەو پاشماوانە بە شێوەی زانستی و تەندروستی لەناو نابرێن، بەڵکو دووکەڵی سوتانەکەی مەترسی بۆ سەر تەندروستی گشتی دروست دەکات. ئەوەی کە توانایی هەیە لە ناوی ئەبات لە ڕێگەی سوتاندنەوە کە ئەمەش ڕێگەیەکی زانستی نیە و باسیەکەم، و ئەوەشی کە توانای نییە ڕاستەخۆ فڕێدرێتە ناو تانجەرەوە، ینی لەوانە فڕێدرێتە ناو خاکەوە، ئاو پیسەکات، هەوا پیسەکات. ئامێر هەیە لەلایەن وەزارەتی تەندروستی عراقیەوە دابین کراوە، بەڵام ئەو ئامێرانە پێویستی بە سیانەکردن هەیە و تا ئێستا حکوومەتی هەرێم پارەی پێویستی بۆ تەرخان نەکردو بۆی سیانەی و ئامێرانە بکە. بە پێی دوواداچوونی کە ئێمە کردومانە نزیکەی 30 بۆ 40 میلیۆن دیناری پێویستە. بەپێی ئامار و بە دوواداچوونی ڕێکخراوی سروشتی کوردستان، حکوومەتی هەرێم داهاتێکی زۆری لە ڕێگەی فرێدانی پاشماوە تەندروستیەکانەوە دەست دەکەوێت، بە جۆرێک بۆ فرێدانی هەر کیلۆیەک لە پاشماوە تەندروستیەکان نزیکەی 2000 دینار لە نەخۆشخانە ئەهلیەکان وەردەگرێت کە کۆی گشتی پاشماوەکانیان مانگانە زیاتر لە 150 تۆنە. لە ڕێی لیژنەی تایبەتمەندەوە هەمووی کۆکرێتەوە ڕۆژانە و ئەبرێتە معرەکەی سوتاندن لە تانجەڕۆ وەزایدن لە نەخۆشخانەی فێرکاری شەمانە ئەسووتێندێ بە شێوەیەکی زانستی لە ڕێ سەپەرشتیکردنی سەرجەم کۆکردنەوەی پاشەڕەپزیەکان لەلایەن لیژنێکی تایبەتمەندەوە بێت. بەپێی توێژینەوە پزیشکی و ژینگەیەکان، فرێدانی پاشماوەی پزیشکی دەیان زیانی مەترسیداری بۆ سەر تەندروستی مرۆڤ و ژینگە هەیە. دیارترینیان بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان و بڵاوبوونەوەی بەکتریا زیان بەخشەکانە لە ڕێگەی هەواوە. گۆڕان عەبدوڵڵا، NRT سلێمانی.